من گفتوگۆکەین لەسەر ڕووداوەکانی دوای کەوتنی بەشار ئەسەد لە سووریا دۆخی سووریا بەکوێ دەکات ئایا ڕووداوانە دەگوازێنەوە بۆ عێراق مەترسیەکان لەسەر عێراق هەن وەکو هەندێک لە سەرکردەکانی عێراق ئاماژەی پێدەدەن دۆخی کورد لە دوای ڕووداوەکانی سووریا بەکوێ دەکات هەم کورد لە ڕۆژاوای کوردستان و هەم دۆخی کورد بەگشتی لە ناوچەکە ئایا کورد ئامادەیە بۆ گۆڕانکاریانی لە ناوچەکە ڕوودەدەن باشووری کوردستان دەتوانێت چی بکە بۆ ڕۆژاوای کوردستان گفتوگۆی هەموو بابەتان ناکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بورهان یاسین بەڕێزیان لێکۆڵەر و توێژەری سیاسی و خەمخۆری بواری پرسی کورد و دەوڵەتی کوردین ساڵانێکە لەم بوارەدا دەنووسێ و کار دەکا دکتۆر سڵاوت لێ بێم کاتت باش سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ زۆر سپاس دکتۆر بە بڕوای تۆ دوای کەوتنی ئەسەد سووریا لە سەقامگیریەوە نزیکە یان لە تێکچوونی ڕەوشەکەوە ئەگەر ئێمە بەراوردێ بکەین لە نێوانی سووریا و ئەو وڵاتانەی کە بەهاری عەرەبیان تیا ڕوویدا کاتی خۆی من پێم وایە سووریا زۆر نزیکترە لە سیناریۆی لیبیا لەوەی کە بۆ نمونە تونس باشترینەکەیان تونس بوو و خراپترینەکەیان تا ئێستا لیبیا بووە بۆ مانایی ئەو دۆخەی کە ئێستا هەیە پێڵێن دۆخی مەستی لە دۆخی مەستیە ئەگوازینەوە بۆ دۆخی بیرکردنەوە دۆخی بیرکردنەوە کۆمەڵی پرسیاری گرنگ ئەکرێ ئەوە چی بۆ ڕوویدا سووریەکان هێشتا پێڕانەگەیشتون ئەو پرسیارە بکەن بەجددی بەڵکو هەندێکیان ئەوانەی زۆر ئاگادارن هەر ئێستا ئەو پرسیارە ئەکەن بەڵام بەگشتی بۆ خەڵکی سووریا ماوەیەکی باشی ئەوێ کە لەو مەستیە ڕزگاری بێ بچێ بۆ بیرکردنەوە و پرسیارکردن دۆخی سووریا باوها بڵین بە زۆر بە کورتی و بە چڕی زیاتر سیناریۆی بەرەو ڕوویەک بوونەوە لەسەر دەسەڵات بەخۆیەوە ئەگرێت تا سیناریۆی بە ئاسانی و بە ئاشتەوایی گواستنەوەی دەسەڵات بۆ ڕژێمە نوێیەکەی سووریا بەڵێ باشە دکتۆر باشە بە بڕوای تۆ بە بڵێن بەرژەوەندی وڵاتانی کە دەستێوەردان لە دۆخی سووریا دەکەن لە بەرژەوەندیاندا دۆخی سووریا ئالۆز بێ ینی سەفاری بەخۆیەوە وەربگرێ ئەوە ئەکەوێتە سەرەوەی کام ئێمە باس لە کام دەوڵەت ئەەکەین بەڕاستی چوار دەوڵەت هەن کە یەکسەر لە ناوچەکە ئەوانەی کە سنووریان هاوبەشە لەگەڵ بڵین یا هەر نەبێت سێیان سنووریان هاوبەشە و چوارەمیشیان سنووری هاوبەشی نییە بەڵام لە سێیەکەیتر زۆر گرنگی زیاتر بە سووریادا باو هاوڵێن ئیسرائیل تورکیا عێراق کە سنووری هاوبەشیان هەیە و هەروەها ئێران کە مەسافەیەک دوورە عێراقی کەوێتە بینەوە بەڵام بۆ ئێران هەروەکو بۆ ئیسرائیل بە دەرەجەی یەکەم بە ڕادەی یەکەم بۆ ئەم وڵاتە ڕووداوەکەی سووریا یەکجار گرنگە ئەوەی بۆ ئێران هیلالی شیعی خست کەوتنی حیزبوڵڵا و دواتر کەوتنی سووریا زۆر زیاتر وای کرد کە ئەو هیلالە شیعیەی 40 ساڵە ئێران کاری بۆ ئەکات تر لە ئێرانەوە دەست پێەکە کە ناوەندی هیلالەکەیە بە عێراقا تێپەڕێ بە سووریا تێپەڕێ ئەچێتە لبنانەوە حیزبوڵڵا تا ئەگاتە سنووری ئیسرائیل لە ڕاستیدا لە ماوەیەکی زۆر دوورودرێژە ئێران لەسەر سنووری ئیسرائیل بوونی هەبووە ڕاستەوخۆ هەڕەشەی لە ئیسرائیل کردووە لە ڕێگای حیزبوڵڵاوە ئەمە هەمووی کەوت دوا بازنەی ئەم هیلالی شیعیە عێراقە عێراق من پێم وایە بەرەو ڕووی سیناریۆی پشێویە و سیناریۆی ئەوەی کە گۆڕانکاریەکی گەورە لە بڵین پێکهاتەی سیاسی عێراق دەسەڵاتی سیاسی عێراق ڕوو بدات و بەڵکو کوردستانیش هەرێمی کوردستانیش لەو گۆڕانکاریە پارێزراو نەبێت شتێک کە کاریگەری لەسەرەوە کە ئایەکەی ئەم گۆڕانکاریە دەست پێەکە بەڕادەی یەکەم ئیسرائیل ڕۆلێکی زۆر گرنگ ئەبینێت
ئیسرائیل ئەوەی کە لە ماوەی دواییدا باسی کردووە کە مەبەستێتی ڕۆژهەڵات ناوەڕاستێکی نوێ ساز بکاتەوە، بەڕاستی ئەمە تەنها گوتارێکی سیاسی بڵێن خاڵی نەبووە، بەڵکو ئەمە بۆچوونێکی استراتیجیە و حکوومەتی ئیسرائیل مەبەستێتی ئەم گۆڕانکاریە گەورەیە فراهەم بکات. لە مەودای کورتە نزیکترین وڵات کە بەر سیناریۆی گۆڕانکاری ئەکەوێ بە ئەگەری یەکجار زۆر عێراقە و دوای ئەو ئێرانە. ئێستا سێ وڵات لە ئامانجی ئیسرائیلان دوای سووریا، یەک عێراقە، ئەوەی تریان ئێرانە و ئەوەی تریان یەمەنە، حوسیەکانی یەمەن. یەمەن لە هەمووی کەمتر گرینگە لە ڕاستیە، ئەو دوو بازنەیەی کەماوە یەکجار گرنگن عێراق و ئێرانە. ئەوەی کە پەیوەندی هەیە بە وڵاتانی گەورە، من پێم وانە بە ئاسانی ئەمریکا نا دەستبەرداری سووریا بێ و نە بتواندرێ ئەمریکا مەجبور بکرێ بەو دۆخەی کە لە سووریا هەیە بۆ ئەوەی سووریا بەجێ بێڵێ. رووسیا لە سەرەتایە دوای ڕووداوەکەی هەشتی ئەم مانگە واتە سەورە کرا کە سووریا رووسیا ئیتر ناتوانێت لە سووریا بمێنێتەوە. من هەر سەرەتا بەڕاستی بۆ ئەو بۆ چوونەم هەبوو کە نەخێر رووسیا بە ئاسانی سووریا لە دەست نادا. ئەو ڕژێمەی کە هاتووە بە سروشتی خۆی زیاتر دژ بە ئەمریکا و ئیسرائیل و بڵێن وڵاتانی ڕۆژ ئاوایە. بۆ ئەوە پێویستی بە شێوەیەک هاوپەیمانیە لەگەڵ دوو ئەکتەری گەورە، یەکێکیان رووسایە، ئەوەی تریان چینە. بە رووسیا هەر ئێستا ئەمەش زۆر بۆ خەڵکانێک جێگای سەرسوڕمانە کەوتۆتە گفتوگۆ لەگەڵ دمەشق بۆ ئەوەی لە سووریا بمێنێتەوە. مانەوەی رووسیا لە سووریا بۆ رووسیا یەکجار گرینگە، پێچەوانەکەشی لە دەستدانی کاریسەیەکی گەورەی استراتیجیە بۆ رووسیا، چونکە تەنها ئاوێکی گەرم کە تیایدا رووسیا بڵێن بنکەی هەبێت بە پەیوەندی لەگەڵ ئاوی گەرمە، ئاوی گەرم مەبەستمان ئیتر دەریای سپی ناوەڕاستە ئەچێتە خوارەوە بۆ دەریای سوور، ئەگەڕێتەوە بۆ دەریای عەرەبی، ئەگەڕێتەوە بۆ خەلیجی بڵێن فارسی یا عەرەبی. بوونی رووسیا لەسەر ئەم کەنار ئاوانە بۆ رووسیا یەکجار گرینگە. ئەگەر مانەوەی ببێ بە کێشمەکێش لە زمانی دۆناڵد ترامپە، بەڵکو دۆناڵد ترامپ لە ئەنگری ئەوە بووە مانەوەی رووسیا لە سووریا لەگەڵ کێشەی ئۆکراینا بەیەکەوە گرێ بدا، بیکا بۆ وەرەقەیەک، بیکا بە تەرتیبێک کە تەرتیبێکی جیهانی دەرەکەوێت ئۆکراینا و سووریا بەیەکەوە ببەستێت. باشە دکتۆر، ئەوەی کە باسی دەکەیمانەوەی رووسیا لە سووریا سەرێشەیەکیش نابێت بۆ تورکیا، بە تایبەت لێدوانێک بە ناوی ئەلێکساندەر دۆگینەوە کە وەکو عەقڵی سیاسی رووسیا ناودەبرێ، یعنی جۆرێک لە هەڕەشەی تێدایە بۆ ئەردوگان و بۆ تورکیا. یعنی پێدوانی ئەمە دیسان و سەرێشەیەکە لە سووریا دەمێنێتەوە بۆ تورکیا میشە. دەستخۆش بێ ئەم ڕاگەیاندنە زۆر بڵاو بۆتەوە، زۆر گفتوگوۆی لەسەرەکرێ لە ڕاستیە. هەندێک جاریش زێدەڕۆیی ئەکرێت لە گرنگی قسەکانی ئەم ڕاوێژکارە ئەم بیرمەندە. من پێم وانییە بەو شێوەیە بێت کە هەندێک وای لێکەدەنەوە ئیتر تورکیا چوونی بۆ ناو سووریا، سووریا ئەبێت بە ئەو جێگایەی کە تایە تورکیا عاسی ئەبێت باجێکی زۆرەدات ئیتر تا دوایی لەم شێوە بۆ چوونانە. من پێم وانییە وابێ، بەڵام دەتوانم لە بینی ئەوەی کە یەکێکیان ئەڵێ تورکیا سەرکەوتنی گەورەی بەدەستهێنا، ئەوی تریان ئەڵێ سووریا ئەبێ بە ئەو جێگایە کە تایە تورکیا عاسی ئەبێ و بازێکی زۆرەدا. من لە ناوەڕاستیا قسەیەکی تر ئەەکەم، ئەڵێم تەجروبەی لیبیا تەجروبەی تورکیا ببوورە لە دەرەوەی خۆی بۆ ئەوەی جێگای پێی خۆی بکاتەوە، سەرکەوتن بەدەست بێنێ، ئەزمونێکی سەرکەوتوو نەبووە. ئەم ساڵە 50 ساڵە تورکیا چووە ناو قۆبرسەوە،
پارچەیەکی لە قوبڕس قرتان بڵین پێکهاتەیەکی دروست کرد لە سەرەتای هەشتاکانە کۆماری قوبڕسی تورکی ڕاگەیە لەمە هەمووی لەم 50 ساڵە نەک تورکیا لە قوبڕس سەرکەوتوو نەبووە یەکێک لە شکستە هەرە گەورەکانی سیاسەتی دەرەوەی تورکیا لە ڕاستیدا چوونە ناو قوبڕسەوە یعنی ئەگەر خۆمان دوور بگرین لە سەرەتاکانی کە ئەچێتە ناو قوبڕسەوە ئیتر تورکیا تووشی گەمارۆدان ئەوێ لەلایەن تورکیا و لەلایەن ئەمریکا و ناتۆوە بۆ ماوەی 6 مانگ بەحرومەکرێت لەوەی کە چەک بکڕێت لە ئەمریکا ئەمە لەوە گەڕێین قوبڕس بووە بە کۆسپی هەرە گەورە لەسەر ڕێگای تورکیا بۆ ئەوەی بتوانێت ببێ بە ئەندام لە یەکێتی ئەوروپا قوبڕسی یۆنانی بووە بە ئەندام یۆنان خۆی ئەندامە ساڵانێکی زۆرە بە هەردووکیشیان بوونەتە ئەو پاسەوانەی بەردەرگای یەکێتی ئەوروپا کە ناهێڵن قەتوقەت تورکیا بچێتە ژوورەوە بەمەش من نەمگوتووە کێشەکانی تورکیا لەگەڵ یەکێتی ئەوروپا تەنها ئەوەیە بەڵام ئەمە یەکێک لە کێشە گەورەکانە کەواتە تورکیا ڕاستیەکەی تۆمارێکی باشی نییە لەوەی کە لە دەرەوە دەستی تێکەڵاو کردوێ لە لیبیا تۆمارێکی باشی نییە دەستی تێکەڵاو کردووە من پێم وانە لە سووریا بتوانێت سەرکەوتنی بەدەست بێن شتێک کە خەڵک بەڵام ناچێتە ئەوەی کە ئەیتر تورکیا تووشی کێشە و ئەوەی سەرێشەی گەورە بێ تورکیا ئامرازی ئەوەی هەیە کە بە نەرمی خۆی بکێشێتەوە دوجار ئامانجێکی سەرەکی تورکیا لە ڕووداوەکەی سووریا لە ڕاستیدا لێدانە لەو کیانە کوردیە کە لە ڕۆژاوای کوردستان دروست بووە و ئەمەش بۆ خۆی باسێکە پێویستی بە قسەی زۆر زیاتر هەیە باشە پرسیاری و کیاناکەم بێگومان بەڵام هەر لەسەر دۆخی با بڵین ڕۆڵی تورکیا لە سووریا بمێنینەوە دکتۆر هەندێک دەڵێن بە پێی و گۆڕانکارانی کە لە ئەمریکا بوون دۆناڵد ترامپ لە 20 مانگیەکی ساڵی تازە یعنی هەمووی مانگێک 40 ڕۆژی تر دەست بەکار دەبێ و بە حکمی و پەیوەندی لە نێوان ترامپ و ئەردوگاندا هەیە بە پێی و ڕابردووی کە هەی بووە تورکیا دەیەوێت جێپی خۆی قایم بکات لە سووریا بۆی دواتر لە دانوستانە زۆرترین بەشی وەرگێ زۆرترین خواستی جێبەجێ بێ ئایا ئەمە دێتە دی ئایا ترامپ دیسانەوەکو جاری پێشوو بە تەلەفۆنێکی ئەردوگان پێ دوایە دەستبەرداری کورد بێ یان دۆخەکە ئێستا جیاوازە بە بڕای تۆ پرسیارێکی زۆر جوانە دۆخەکە زۆر جیاوازە یەکێ لەو شتانەی کە بە تایبەتی لێکۆڵەر و توێژەرە ئەمریکیەکان پێمان ئەڵێن ڕۆناڵد ڕێگنی ئەم جارە دۆناڵد ترامپی ئەم جارە ببوورە دۆناڵد ترامپی ئەم جارە زۆر جیاوازە لە 4 ساڵەکەی پێشتر کە حکومی ئەمریکای کردووە زۆر زیاتر شارەزای پرسە سیاسیەکان و استراتیژیەکان و بڵین سیاسەتی دەرەوەی ئەمریکا و ئەمانە بووە ئەوە یەک دووەمیان کورد لە ڕاستیدا لە ڕۆژاوای کوردستان بۆتە ئەمری واقعی زەوی سەرزەمین دەست لێ هەڵگرتنی ئاسان نییە بۆ چونکە لە ناو ئەمریکا لە ئاستی ڕای گشتیدا ئەوە یەک لە کۆنگرێسا ئەوە دوو باشە و هەروەها پێداویستیەکانی بڵین ئەمریکا لە ناوچەکەدا و بە تایبەتی لە سووریا وا ئەکەن کە ئاسان نابێت بۆ ئەمریکا بە ئاسانی دەست لە ڕۆژاوای کوردستان هەڵبگرێت ئەوەش لەبیر مەکە ئیسرائیل زۆر گرینگە بۆ خەمڵاندنی سیاسەتی ئەمریکا لە ناوچێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و زۆر بە تایبەتیش ئەو ڕووداوانەی کە لە 7 ئۆکتۆبەری پارەوە دەست پێ ئەکەن کە من پێم وایە ڕووداوەکەی سووریا بەردەوامی ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەری پارە و هەروەها بەردەوامی ئەو شۆڕشەی کە پێ ئەڵێن شۆڕشی بەهاری شۆڕشەکانی بەهاری عەرەبی کە 2011 دەست پێ ئەکا باشە ئیسرائیل ڕۆلێکی گرنگی هەیە لەوەی کە ئەمریکا چ جۆرە سیاسەتێک لە ناوچەکەدا پیادە ئەکا چوارەمیان ئەوەیە کە ئێمە بەرەوڕووی ناسەقامگیریەکی زۆرترین هەم لە ناوچە هەم لە سووریا بەپێی ئەمە ئەمریکا بە ئاسانی ناتوانێت ئەم ناوچەیە بەجێبێڵەوە بە احتیمالی زۆر ئەو گومانەشی کە هەیە
لەسەر خودی ئەو دەسەڵاتدارانەی ئێستا محەممەد جۆلانی و هاوڕێکانی و هەروەها ئەوەی کە داعش لە ژینگەیەکی ئەوهادا جارێکی تر سەر هەڵداتەوە ئەمانە کۆمەڵی هۆکاری زۆر گرنگن بەوەی ئێمە نابێ پەلە بکەین و بگەینە ئەو دەرەنجامەکە ئەمریکای تر خەریکە بارگەکانی پێچێتەوە و سووریا بەجێ دەڵێ بەڵام مانەوەی ئەمریکا هەڵبەتە بۆ ڕۆژ ئاوای کوردستان یەکجار گرینگە و بۆمانەوەی ڕۆژ ئاوای کوردستانیش کۆمەڵێشت پێویستە کە بڵێ لە چوارچەوەی پرسیارەکەی تۆ جێ ناوێتەوە ئەکرێت وەختێکی تر باسی باشە دکتۆر کەواتە ئەو کیانە تورکیا نایشارێتەوە باشکرا هەڕەشە لەو کیانی ڕۆژاوای کوردستانەکە هەر دوێنێ وەزیری دەرەوە کانفیدان دەڵێ ئامانجی استراتیژی تورکیا لە ناوبردننی یەپەگەیە ئایا دەتوانن خۆیان ڕابگرن هەسەدا و ئەو کیانە دەتوانن خۆیان ڕابگرن خۆیان سەر پێ بخەن بە بڕوای تۆ ئەبێت چی بکەن بۆی بمێننەوە یەکێ لەو شتانەی کە زۆر گرینگە بەڕاستی و ئەوە کراوە حەقیقەتەن و جێگای زۆر سەرسامیە بە ئەو شێوە ئیدارەیە کە دەسەڵاتدارانی ڕۆژاوای کوردستان ئەیکەن کە هەرگیز دەرگایان دانەخستووە بەرامبەر هیچ لایەنێک تەنانەت تەماشاکە ڕۆژاوای کوردستان یەکێکە لە یەکەمین یاریکارەکانی سەر زەمینی سووریا کە ئیتر دەرگای ئەکاتەوە بۆ گفتوگۆ لەگەڵ دیمەشق دوای ئەوەی کە دەسەڵات ئەگۆڕێت و پێشتریش لەگەڵ دیمەشقا بە تەواوەتی کەناڵەکانیان دانەخستووە من پێم وایە ئەم نەرمیە لە پەیوەندیەکانە یەکجار گرینگە بەڵام شتێک هەیە بەڕاستی و ئەمە بەڵکم بەعزەی کورد بڵێ خەڵکی خۆمان حەز لەو قسەیە ناکەن من 10 ساڵ پێشی ئێستا وتم گەورەترین خزمەت پەکەکە بە ڕۆژاوای کوردستانی بکات ئەوەیە کە لە ڕووکەشە یارمەتیەکانی زۆر کەم کاتەوە یعنی بوونی خۆی لە ڕۆژاوای کوردستان کەم کاتەوە بە دەرەجەیە کە ئەوەی کە لە ڕووکەشە ئەبیندرێ بە دەرەجەیە کەوا هەست بکرێ ئەوەی لە ڕۆژ ئاوای کوردستان ڕوئەدا بەرهەمی خەڵکی ڕۆژ ئاوای کوردستانە بۆ نمونە ئەم هەموو وێنەیەی بەڕێز ئۆجەلان لە ناو دڵی خەڵکە وەختێ تۆ پێویست بە وێنە نەبێت وێنەکان لا ئەبم بۆ کەسێکی وەک مەگۆر کە نوێنەری سەرۆکی ئەمریکا بوو بە ناڕازی بوونەوە هەڵاستێتە سەرپێ ئەڵێ منتان هێناوە لە ژێر ڕسمی ئۆجەلان منتان داناوە کۆبنەوەم لەگەڵا ئەکەن ئەمە شتێکە ئیتر دواخستن هەڵناگرێت بە قەناعەتی من دواخستن هەڵناگرێت لەبەر ئەوەشە 10 ساڵیش پێش ئێستا وتومە ئێستاش ئەڵێم یارمەتی پەکەکە بەو شێوەیەی کە بووە شیرێکی دووسەر بوو بەرامبەر بە ڕۆژ ئاوای کوردستان سەرێکی دژمنەکەی ڕۆژ ئاوای کوردستانی بڕیەوە بەڵام سەرێکی تر ڕاستیەکەی لە خودی ڕۆژ ئاوای کوردستانی داوە هەم ڕۆژ ئاوای کوردستان هەم پەکەکە دەبێ بە خۆداچوونەوەیەکی زۆر جددی بکەن گرنگ ئەوەیە تۆ ئەو ئیحراجیە لەسەر پەیوەندیەکانی ئەمریکا و تورکیا لابەریت ئەمریکا باری زۆر قورس کراوە بەم مەسەلەیە تۆ دەبێت بە نەرمی بۆی بچیت و لە خەڵک بگەیەنیت کە بەڵێ ئەوەی کە کراوە لە ڕۆژ ئاوای کوردستان بەرهەمی خەواتی خەڵکی ڕۆژ ئاوای کوردستانە پەکەکە پێویستی بەو هەموو ئەوەیە نییە پێدا گری بکات لەسەر شانازی بەدەست هێنانی هەندێک سەرکەوتن لە ڕۆژ ئاوای کوردستان دەبێت لەم شانازیە کەم بکاتەوە لە ڕووکەش ئەگەر بیەوێ ڕۆژ ئاوای کوردستان بپارێزێ لە دیوی باشووری کوردستان بەڕاستی پارتی پێویستە سیاسەتی خۆی بگۆڕێ بەڕاستی یەکێ لە کێشەکانی ڕۆژ ئاوای کوردستان کورد خۆی بووە بە دوو شێوە یەکێکیان پەکەکە سیاسەتی پەکەکە کە 100% کەمتر قبول ناکە جێگایە کە لەوێ ئەبێت و ئەوەی تریشیان پارتیە کە دیسان 100% کەمتر قبول ناکە
ئەوەی کە لە ڕووی باشووری کوردستانەوە کراوە بەرامبەر بە ڕۆژاوای کوردستان قەت ئەوەمان پیشان نادا کە قەزەی کوردیەکە نەتەوەی کوردیەکە مەسەلە دۆزی ئێمە یەکەوە چارە نووسمان یەکە لە ڕاستیە ئەم دوو بەخۆداچوونەوەیە زۆر گرینگە بەڵام من بە قورسی ئەزانم هەر نەبێ لایەنی پارتی بە خۆداچوونەوە بکە چونکە بۆ لایەنی پارتی لە سێ بەشی کوردستان لە باشوور لە باکوور لە ڕۆژاوای کوردستان هاوپەیمانیەکەی لەگەڵ دەوڵەتی تورکیا زۆر گرنگترە لە ڕەهەندە کوردیەکەی بەداخەوە کە ئەو هایە پێویستیش ناکە بڵێن بەداخەوە کە ئەو هایە چونکە ئەمە حەقیقەتێکە دەبێ باس بکرێت بەڵێ باشە دکتۆر منویستم پرسیاری باشووری کوردستان بکەم بەڵام خۆدا ئاماژەیەکی خێرات کرد بەوەی کە پارتی دیموکراتی کوردستان بە تایبەت هەندێک دەست بەردانەکە لە ڕۆژاوای کوردستان بە دروستکردنی حزبی کارتۆنی یان بارزکردنی کەسایەتی کارتۆنی لەوێ باشوور دەتوانێت چیتر بکە ئایا باشووری کوردستانەوەی تۆ چاودێری دەکەی لە دۆخێکدایە ئامادە بێ بۆ گۆڕانکاریەکانی ناوچەکە چونکە لە سەرەتای بەرنامەکە ئاماژەت بە شتێک کردوتێت ئەو دۆخا گەر بێتە عێراق و عێراق دەگرێتەوە هەرێمی کوردستانیش دەگرێتەوە ئەمە پرسیارێکی باشە من پێم وایە ساڵانێکی یەکجار زۆر ڕۆی لە سیاسەتێکی چەوت کە پارتی بەرامبەر ڕۆژاوای کوردستانی پیادە کردووە وەکو عەرزم کردی بۆ ڕۆلی پارتی لە ڕۆژئاوای کوردستان ڕۆلێکی کوردانە کوردستانیانە یا ڕۆلێکی پۆزتیف لە ڕاستیە دوو ڕێگر هەیە ڕێگرێکیان خودی پەکەکەیە ڕێگرێکیان تورکیایە بەڵام ڕێگری دووەمیان زۆر گرنگترە پارتی هاوپەیمانی خۆی لەگەڵ تورکیا بە هیچ شتێکی تر ناگۆڕێتەوە بۆ پارتی هاوپەیمانی تورکیا بۆتە شتێکی وجودی ئەوە لە بیر مەکە چەندە بارگرژی پارتی لەگەڵ یەکێتی هەڵ ئەکشێ ئەوەندە هاوپەیمانیەکەی تورکیا بۆ ئەو گرنگترە بێت چەندە بارگرژی پارتی لەگەڵ پەکەکە هەڵەکشێ ئەوەندە هاوپەیمانیەکەی بۆ لەگەڵ تورکایە هەڵەکشێ کەواتە ئەوەی کە ئێمە زۆر گرینگە جختی لەسەر بکەینەوە ئەوەیە کە ڕۆژاوای کوردستان بەداخەوە پەیوەندیدار کراوە بە کۆمەڵێک بڵێین پرۆسەی تر هەم پرۆسەی کوردی کوردین هەم پرۆسەی کوردی تورکین ئەوانە هەمویان بەیەکەوە لە قازانجی ڕۆژئاوای کوردستان نەبوون 10 ساڵ پێشی ئێستا من لە کتێبێکمدا بە ناوی کوردستان لە ڕوبەڕەبوونەوەی داعشدا بە ڕوونی ئەڵێم نەپەکەکە نوێنەرایەتی 100% خەڵکی ڕۆژئاوای کوردستان ئەکا وەنە پارتی نوێنەرایەتی 50% خەڵکی ڕۆژئاوای کوردستانەکە پارتی هەر لە سەرەتادا چاوی لەوە بوو ئەزمموی 50 لە باشوور بگوازێتەوە بۆ ڕۆژئاوای کوردستان بۆ 50 ئەمە لە ناخی بۆچوونی کولتوری سیاسی پارتیدایە کە لە هیچ جێگایەکی دنیا کەمینە قبول ناکات لە هیچ جێگایەک نابێت کەمینە بێت کەواتە لە ڕۆژئاوای کوردستانیش ناتوانێت کەمینە بێت و ئەوە یەکێ لە کێشەکانی سیاسەتی پارتیە لە چوارچێوەی دەسەڵاتی کوردیدا لە لای خۆمان لە باشووری کوردستان کەواتە نە ئەو 100% پەکەکە یارمەتیمانەدا بۆ لێک نزیک بوونەوەیەکی پارتی و پەکەکە و نە ئەو 50% پارتیش یارمەتیمانەدا ئەگەر نە حەق نییە ئەو حزبانەی کە لە ڕۆژئاوای کوردستان هەن و هاوسۆزیان هەیە لەگەڵ پارتی دائیمەن بە کارتۆنی ناویان ببین ئەوانە هەبوون لە ساڵانی یەکجار زۆر پێشی ئێستاوە حزابێکی زۆر هەبووە ئەوەیەکی زۆر هەبووە و لە دەرەوەی قوربانگیان لە دەرەوەی بازنەی هەژمۆنی پەکەکە حتمما کوردانێک هەن کە ڕازینین بەو هەژمونە بەڵام ناتوانن بە دەنگێکی بەرزەوە ئەو قسەیە بکەن هەژمونەکە زۆر بەهێز بەڵ باشە دکتۆر لەم سەروبەندی گۆڕانکاریانەدا زۆر باز کیانێک بۆ کورد دەکرێت گوایە پشتیوانی ئیسرائیل لە کورد ینی لە چوارچێوەی ئەو گۆڕانکاریانەدایە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەمریکا بەنیاز ئەنجامی بدا و ئیسرائیل ڕاستەوخۆ سەرپەرشتی دەکا و ئەم سەوباسانە زۆر لە نێو خەڵکدا دەکرێت ئایا پێت وایە هیچی بۆ کورد تێدایە؟
ئەم پرسیارێکی زۆر زۆر جوانە بەڕاستی و ئەمە لە سەروەستانی ئەوێ جارێ بە ئەوها بڵێن کورد عاقلانە ئەکات ئەگەر بە هەڵچوونێکی پڕ لە سۆز و ئەمانە بەرەوپیری ئەو ڕاگەیاندنانە نێت کە هەم بنیامین نەتەنیاهوو هەم وەزیری دەرەوەی پێشی ئێستا و ئێستا و وەزیری بەرگری و خەڵکی تر کردویانە لە ماوەی دواییدا کە ئەوان یارمەتی دەری کورد ئەبنوە حەزەکەن کورد سەرکەوێ وچی و ئەوە بە تایبەتی بە پەیوەندی لەگەڵ ڕووداوەکانی سووریا زیاتر ئەم جەختکردنەوەیە لەسەر ڕۆژئاوای کوردستانە و ڕۆژئاوای کوردستان دەسەڵاتدارانی ئەوێ عاقلانەیان کردووە کە تا ئێستا بە خێرهاتنی ئەم بۆ چوونانیان نەکردووە یعنی وەڵامێکی ئاشکرا و ئەویان نەداوەتەوە ئێمە دەبێت زۆر بە ئاگاداریەوە مامەڵی ئەم مۆزوع بکەین بە ئەوها بڵین ئەو یارمەتیە ئیسرائیل باسێکە بۆ کورد ئەو جا هەرچی ئەبێ با ببێت تاگاتە ئاستی ئەوەی کە پشتگیری بکە لە دەوڵەتێکی سربەخۆی کوردستان ڕێک شیرێکی دووسرە سەرێکیان کورد ئەبڕێ و سەرێکیان ئەکرێت یارمەتی کورد بدات ئێستاش ناوچەی ئێمە زۆرێک لە وڵاتە عەرەبیانە بەڕاستی پەیوەندی باشیان هەیە لەگەڵ ئیسرائیلە باشە بەڵام وەختێک مەسەلەی کوردێتە گۆڕێ ئەیتر هەمویان هەڵەستنە سەر پێ و دژایەتی ئەەکەن ئێمە هیچ کاتێ پەیوەندیمان نەبێت لەگەڵ ئیسرائیل جوولەیەکی سیاسی ئەەکەین پێمانەڵێن ئیسرائیلی دووەم ئەی ئەگەر پەیوەندیمان هەوێت لەگەڵ ئیسرائیل چی ئەڵێن لەبەر ئەوە ئەم مەوزوعێکی زۆر هەستیارە من وها ئەڵێم ئەگەر من نوێنەرێکی کورد بوومایە لەگەڵ ئیسرائیل قسەم بکردایە ئەموت کاکە ئەگەر ئێوە ڕاستەکەن 101 ڕێگا هەیە لە دەرەوەی ئەو قسانەی ئێوە ئەکرێت یارمەتی کوردی پێ بدەن یعنی ئیسرائیل زۆر بە ئاسانی لە کۆنگرێسی ئەمریکی لە ڕێگای یەک کۆنگرێسمانەوە ئەتوانێت شتێک بدا بە کۆنگرێس بۆ یارمەتیدانی کورد لە قاڵبدانی هەموو سیاساتی ئیسرائیل بەرامبەر بە باکوور بە باشوور بە ڕۆژهەڵاتی کوردستان بە ڕۆژ ئاوای کوردستان و هەر یەک بە شێوازی خۆی لەناو ئەو قاڵبە فراوانەدا ئەمریکا چۆن ئەتوانێت سیاستێکی یەکبوو ئەوەی لە ئینگلیزە پێڵێن ئینتیگریتد بۆ هەموو پارچەکانی کوردستان ئەو بکات فراهم بکات ئەگەر ئیسرائیل ڕاستەکە هەر بێ وەکو رووسیا ئەتوانێ بکە 1963 رووسیا ویستی مەسلەی کورد بباتەنەتەوە یەکگرتوەکان خۆی نەیبرد چونکە تۆزان لە چوارچێوەی جەنگی سارد و مەسلەیەکی هەستیارۆوانە بە مەنگۆلیای وت ئێوە فایلی دۆسی کورد ببن بۆ نەتەوە یەکگرتوەکان ئێوە کە تەرحیەکەن دوایی ئێمە پشتگیریتانەکەین بەڵام دوایی ماوەیەکی زۆر کەمی پێچوو دیار بۆ رووسیا ئەوەکەی بە مەنگۆلیای وت بیکشێنەوە نەیبێتە پێش ئێمە پشێمان بووینەتەوە ئەم نمونەیەم بۆ هێناوە دەیان دەوڵەتی دنیا هەیە کە ئیسرائیل پەیوەندی ئەوەندە بەهێزی لەگەڵ هەم بەیەک قسە ئەتوانێت ڕازیان بکات کە ئەرێکا کە ئەم قەزیە بەڕاستی ساڵانێکی زۆرە خوێن لێبەربوونێکی زۆر و چیوەوە توان ببێنێتەوە یەکگرتوەکان ئۆکەی بین و ئێمە لە خۆناغێکا دەینە سەرخەت لەبەرەوەی کورد دۆخی کورد هەستیارەوە ئەوانە ئێمە نامانەوە ڕاستەوخۆ ئەوە بکەین یعنی ڕێگا زۆرە ئێمە دەبێت زۆر ئاگادار بین لەو بابەتە و خۆشبەختانە تا ئێستا بە ئاگاداریەوە کار کراوە لەگەڵ ئەوە ئەگەر دوور بڕۆین ینی خۆمان دوورکەینەوە لە هەندێک هەڵپە و هەندێک هەڵچوون لە سوۆشیال میدیاوانە و ئاڵای ئیسرائیل و ئاڵای کوردستان ئەم بابەتە بابەتێکی زۆر هەستیارە و نابێت بە سەرکەوتنەکانی ئیسرائیلیش ئەوەندە کەوینە ژێر کاریگەری بۆی کە ئیتر کاکە ئیسرائیل ئەندازیاری داهاتووی هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەشکرێت تا ڕادەیەکی باش وا بێ بەڵام بۆ کورد دەبێ بە ئاگداریەوە کاری لەگەڵا باشە دکتۆر داخولەکەەکانی بەرنمەکە تۆزە قسە لەسەر ناوخۆی باشووری کوردستان بکەین دەزانم چاودێرێکی باشی دۆخی باشووری کوردستانی یعنی لە نزیکەوە ئاگدارێ و دۆخانی پەیوەندیەکان یەکێتی و پارتی حکوومەتی هەرێم دۆخی خەڵک پەیوەندی نێوان هێزە سیاسیەکان چۆن دەبینی لە چوارچی بەڵێن شیاوی و گۆڕانکاریانێکی ئێستا لە ناوچەکە ڕوودەدەن ئەوەی کە لە باشووری کوردستان دەگوزەرێ ئێستا جارێ با لەسەرەوە ڕێکەوین کە بە کەمترین شێوازی شایستەیی هێزەکانی کوردستان
ڕاست و چۆ، بەڵام بە تایبەتی پارتی و یەکێتی دەتوانم بڵێم بەداخەوە پارتی و یەکێتی کە دوو هێزی چەکدارن و دوو هێزی دەسەڵاتدارن و دوو هێزی تا دوایی بۆ مەسەلە ئابوووریەکان لە بینی ئەوانەیەدا بەشکراوە فەزایەکی زۆر کەم ماوەتەوە بۆ هێزەکانی تر ئەگەر چی ئەندام پەرلەمانیشان هەیە و لە پەرلەمانیشنەوەوانە، بەڵام من ئەڵێم ژمارە لە سیاسەتە شتی زۆرمان پێناڵێت، بەڵکو ئەو هێزەی کە ئەو ژمارەیە هەڵی ئەگرێت ئەوەیە هێزە ئەساسیەکە، هێزە حەقیقیەکە. پارتی و یەکێتی خاوەنی هێزی حەقیقین. قوربانجان لە 7 ئۆکتۆبەرەوە تا ئێستا ئێمە دەبێت زنجیرەیەک کۆنفرانس و کۆبوونەوەی گەورەی کۆنفرانسی نیشتیمانی لە ئاستی باشووری کوردستان خوێندنەوەیەکی جددی بکرایە، ئەمەشتی بە دووادادێت جوڵەیەکی گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەستی پێکردووە لە غەزە کۆتایی نایە کە هاتە لەبنان، لە لەبنان کۆتایی نایە کە هاتە سووریا لەبەر دەرگای کورد خۆیەتی. یعنی ئەگەر قوربانگیان ڕووداوی سووریا ئەم دوو هێزە نەجوڵێنێ نەیەنە تەنیشتیەک و گفتوگۆیەکی جددی لەسەر چارەنووسی باشووری کوردستان نەکەن، مانای وایە ئەمانە لە دەرەوەی زەمەنی خۆیانن و ئەکید زەمەن بەجێیان دێڵێ. بەڵام ئەوەی کە جێگای داخە بەردەوام هەم کێشەی کورد هەم خەڵکی کوردستان لەوەش خراپتر قوتی خەڵکی کوردستان بۆتە بارمتەی دەستی ئەم ململانەیە. ئەم ململانەیە زۆر زیان بەخشە، زۆر زیان بەخشە. ئەوەی کە هەنگاوی داهاتوو لەم گۆڕانکاریانە تا ڕادەیەکی زۆر من دڵنیام دێتە عێراقەوە بە شێوەیەک یا بە شێوەیەکی دی. سێناریۆمان زۆرە، پێویست ناکە با سیناریۆکان بکەین، بەڵام کوردستان جێگایەکی ئاسان نابێت بۆ چەک بەدەست میلیشیاکانەوەیە. ئێمە هێزێکی نیشتیمانیمان نییە لە لەحزەیەکە، هەروەکو لە مەسر ڕوویدا، هەروەکو لە ئێران ڕوویدا لە کاتی شۆڕشی ئێرانی شۆڕشی ئیسلامی لە لەحزەیەکە ڕێی خۆیان گۆڕی، یەکەم جار بێلایەن بوون، دوای ئەوە بوونە پشگیری شۆڕش. لە لای خۆمان ئەو ئاسانە نییە. لەبەرەوە دۆخی هەرێمی کوردستان بەرەو ڕووی نادیاریەک ئەڕوات کە زۆر پرسەتیایە تۆ شتێک بڵیت تا ڕادەیەکی زۆر تێیدا دڵنیابی. باشە دکتۆر، دواپرسیاریشم بەڕێزت وەکو کوردێک، وەکو خەمخۆرێک لە ماوەی ڕابردوودا هەندێک هەوڵت خستە گەڕ لە خەمخۆری خۆت بۆ باشترکردنی دۆخی بزوتنەوەی گۆڕان، هەندێک گرژی لە نێوانیاندا دروست بوو. ئەو هەوڵانی بەڕێزت بە کۆ گەشتون، بە تایبەت لە نێوان کوڕانی نەوشیروان مستەفا و بەڕێز کاک دانای ئەحمەد مەجید، ینی هیچ ئەنجامێکی دەبێت هەڵبەت هەوڵەکانی تۆ لەسەر ئاستی کەسی وەکو خەمخۆرێک، وەکو کوردێک بۆ یەکگرتووی نێوماڵی کوردە و کارە ئەنجام داوە؟ وەڵا ئەمە پرۆگرامێکی تایبەتیوێ قوربانگیان، بەڵام بەسەر چاو ئەمە سێم جارە ڕاستیەکەی 4 ساڵ پێشی ئێستا لە دۆخێکی زۆر جیاوازتردا، زۆر باشتردا بۆ گۆڕان بەداخەوە نەگەیشتینە ئاکامێک. 2 ساڵ پێشی ئێستا جارێکی تر و بەردەوام من ئەگەیشتمە خاڵێک کەتیایە بەرەو ڕووی ئەوە ئەبوومەوە ئایا من خەریکم لەگەڵ ئەو خواستەی گۆڕان ئەڕۆم کە کوشتنی کاتە یا دەسەڵاتدارانی گۆڕان ڕاستتر بڵێین، یا ئێمە بەڕاستی ئەتوانین شتێکی باش بەرهەم بهێنین. و جاری دوایی ئێستا 2 مانگ پێشی ئێستا پرۆژەیەکمدا بۆ ئەوەی بە ناوی هاوڕێکانی دوێنێ ببنەوە بە هاوڕێ. و حەزەکەم ئەوە بڵێم قوربان 4 ساڵ پێشی ئێستا، 2 ساڵ پێشی ئێستاوە ئێستاش پرۆژەکەی بەندە پرۆژەیەکی نیشتیمانیە زۆر زیاتر بەقەدەر ئەوەی کە پرۆژەیەک بێت خەمی لە بڵێن پوکانەوەی هێزێک بێت کە لە دوێنەیەکی نزیکە هەڵگری دەنگی 5 ملیۆن کەس بوو. باشە 5 ملیۆن کەس بوو. خەمی من خەمی زامێکە لە جەستەی نیشتیمان. بۆ منێکی کوردستانی باشە زامی هەر هێزێکی سیاسی لە کوردستانە
و بە تایبەتی ئەو هێزانەی کە ئێمە پێمان وایە ئەیان توانی ئەو مەشهەدە ناشرینەی باشووری کوردستان بگۆڕن کە من پێم وایە گۆڕان وابوو تا ماوەیەکی باش ئەوانە مستحقی ئەوەن کە خەمیان لێ بخۆی ئەو خوێنێ لیانە چوڕێ ڕاگریت و جارێکی دیکە ئەو چاوەڕوانیە یا هەر نەبێ بەشێک لەو چاوەڕوانیە گەورە و پیرۆزەی 9 ملیۆن کەس یا زیاتر لەوە هەیبوو بەم جوڵانەوەیە جارێکی دیکە بگەڕێتەوە. حەزەکەم شتێک ڕاستکەمەوە هەوڵەکەی بەندا بە هیچ ئەو کورساتە مەکۆیان دامەزراندووە و لەلایەکی ترەوە کوڕانی کاگنەوشێروان ئەوەی پەیوەندی بە گۆڕانەوە هەیە پەیوەندی بە کاکدانای ئەحمەد مەجید و هاوڕێکانی لەولاوە و ئەوانەی باژێڕوان و ئەندامانی جواتی نیشتیمانی و ژوورەکان کە لە گردەکە ماونەتەوە لەولاوە. لە قۆناغێکی ترە ئێمە پێویستیمان بە گفتوگۆ ئەبێت لەگەڵ چیا و نما کاکچیا و کاکنما کوڕەکانی کاگنەوشێروان کاتێک مەسەلە دێتە سەر پرسی گردەکە و ملک و ئەملاک و پاشماوە مادیەکانی کاگنەوشێروان ئەو وەختە و حەز دەکەم لێرەوە بڵێم قەناعەتێکی بەندە لەو پرۆژەیە کە ئێستا ئێمە خەریکی ناشمەوێت زۆرتر قسەی لەسەر بکەم بەڕاستی ئەوەیە کە ئێمە سێگۆشەیەکمان هەیە پڕە لە ڕەمزیەت و سیمبۆلیزم ئەویش کاگنەوشێروانە گۆڕانە گردەکەیە ئەم سێگۆشەیە دەبێ بگەڕێتەوە دۆخی جاران بەڵام ئەم جارەیان پێویستی بە قسەیەکی شەفاف و ڕوونە لەسەر وەرەقە لەلایەن کوڕانی کاگنەوشێروانەوە ئەگەر گەڕانەوەی گۆڕان بە تەواوەتی بۆ گردەکە کارێکی یەکجار قورسە ئەگەر نەڵێم ئەستەمەوە ئەگەر نەشڵێم ناممکینە. ئێمە لە پێش تەحەدایەکی زۆر گەورەین ئەوەی بەندەعی کات بۆ ڕاگررتنی خوێنبەربوونە لە بەشێکی جەستەی ئەو کوردستانە جوانەی ئێمە هەمانە ئەو میلەتە جوانەی ئێمە هەمان ئەوە خەمخۆریە نیشتیمانیەکەیە لە ڕاستیدا ئەوە سێ جارەوای لە بەندە کردووە و من ئەمەوێ گۆڕان بکەم بە ئەزمموی ساڕێژکردنی زامەکان چونکە لە سەرەتا پرۆژەکەی بەندە 4 ساڵ پێشی ئێستا بە ناونیشانی ساڕێژکردنی زامەکان هاتووە جەستەی کورد پڕەتی لە زام مستحقی ئەوەیە پرۆژەیەکی نەتەوەییمان هەبێ بۆ چارەسەرکردنی ئەم زامانە گۆڕانیەکێکە لەوان. زۆر بەڕێز دکتۆر بوران یاسین نووسەر و لێکۆڵەر و توێژەری سیاسی و خەمخۆر لە پرسی کوردبوون سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەی پرسی ڕۆژ. خۆشەویستان بەرنامەی پرسی ڕۆژم پێشکەشکردن بە یارمەتی هاوکارانم تا پێتانەکەینەوە کاتێک خۆشحاتان لەگەڵ.